دیدار شەهلام ڕۆژنامەنووسم ماوەی 3 ساڵە بە بەردەوامی لە شێوەی جیاوازە کاری ڕۆژنامەوانی وەکو پامنێر و هەواڵساز و پێشکەشکار کارم لە چەند دەستگایەکی میدیایە کردو و ئێستش بەردەوامم. کارکردنم لە مەودای ڕۆژنامەنووسیە لەو ماوەی 3 ساڵەیە ڕاستە جۆرێک لە ڕێکەوت بوو کە هاتمە ناو ئەو بوارەوە، بەڵام ڕێکەوتەکە پەیوەست بوو بە و باگراوەندەی کە لە بواری خوێندنەوە و کتێب و بە دوواداچوون لە ئەو پرسانەی کە ئێستا بەلامەوە گرنگن و لە ڕۆژەفی هەر کارێکی میدیایی منە گرنگی پێدرێتەوە بینرێ هەرو پرسانە بوون کە لە ڕابردووە کارم لەسەر کردوون و لە خوێندنەوە بە دوواداچوونەکانمان گرنگیم پیاون. لە مناڵیەوە تقریبان ئەوەی کە بیرم بێت لە 4 ساڵیەوە هەر لە ناو دنیای کتێب و خوێندنەوە و نووسین و ئەم بابەتانەیە بووم. ئەوەشە گەڕێتەوە بۆ ئەوەی کە ئەو خێزانی کە تیا لەدایک بووم دەستگایەکی چاپەمەنیمان هەبووە بەردەوامی لە ناوکاری بڵاوکردنەوەی کتێب و چاپەمەنی و ئەم بابەتانەیە بووین. ئەو سەردەمەوەکو ئێستا نەبوو، کارەکان تەنها لە ناو دەستگاکەیان نەبوو بە بۆنەی نەبوونی کارەبا و ینی جیاوازی کاتی کارکردن زۆرینی کات کارەکان لە ماڵەوە ئەنجامەدران، بۆیە منیش لەناو ئەو دنیاە گەورە بووم و بە شێوەی جیاواز کارم لە بواری چاپەمەنیە کرد و هاوکاری خێزانەکەم بووم. لە هەمان کاتیشا سەرنجی ئەو کتێبانی کە بڵاومانە کردەوە بە تایبەت لەو سەردەمەیە کتێبەکانی مناڵان و گەنجان زۆر سەرنجی ڕاکێشام و بە بەردەوامی ئەم خوێندەوە بە تایبەت شەوان پێش خەو بە بەردەوامی خەریکی خوێندنەوە بووم. ئەم قۆناغە لەگەڵ منە گەورە بوو و لە ناو کاری کتێبە بەردەوامی دا هەتا گەیشتمە مەرحەلەکانی خوێندن بەرەو پێشچوون هەتا پۆلی 12 و ناوە. ڕەنگە هەندێک دابڕان لە ماوەی جیاوازە هەبوو بێ، بەڵام لەو ژینگەیە گەورە بوومەوە تا ئێستش بەردەوامم. دوای کۆمەڵێک کار کە هەر لە ناو ژینگەی چاپخانەیە کردم وەکو کردنەوەی پێشەنگا بۆ خوێندکاران لە ناو مەکتەبەکانە و هەندێک بەشداریکردنم لە پێشەنگانی و دەوڵەتیەکان و هەندێک پێشەنگای ناوخۆی ترکە ساڵانە ئەکرانەوە. لە شێوەی جیاوازە کارم کردووە لە بواری چاپەمەنیە و لە ناو دەستگاکەی خۆمانە هاوڵە چەندکردنی هەندێک لەو کتێبانەی کە بەر لەوەی بچێتە بەر چاپ و بڵاوکردنەوە بە پێی توانای خۆم. هاوکات کردنەوەی هەندێک پێشەنگا لە ناوەندەکانی خوێندن بە تایبەت لە ساڵی 2018 و 2019 بە چڕی لە ناوەندەکانی خوێندن هەم سەرەتایی و هەم قۆناغی ئامادەیی توانیمان چەند پێشەنگایەکی کتێب بکەینەوە و خوێندکاران و پرۆژەیان وەڕاستی زۆر بەدڵ بوو، هەرچەندە هەندێک کۆس پاتە بەردەممان، بەڵام بەوەشەوە هێشتا پرۆژەیەکی باش بوو، خواستێکی زۆری لەسەر بوو. لەگەڵەوەشا لە پێشەنگای ساڵانەی نێودەوڵەتی لە هەردوو شاری سلێمانی و هەولێر هەروەها لە هەندێک پێشەنگای ناوخۆیشە بەپێی مەجال و گونجاندنی لەگەڵ قۆناغی خوێندنمە بەشداریمە کرد و لە ناو کار بووم بەردەوام. لە دوای ئەوە لە ساڵی 2022 بەدواوە کتێبخانەیەکم دانا و کتێبخانەکە لەگەڵ بە هاوکاری کۆمەڵێک هاوڕێکە و کات لەگەڵم بوون و پرۆژەیەک بوو. ڕاستە من سەرپەرشتیمە کرد، بەڵام بە هەمومان توانیمان پرۆژەی کتێبخانەی ژینا دابنین. ئەو کات کتێبخانەی ژینا ڕاستی پرۆژەیەکی کللتوری بوو، گەورەتر بوو لەوەی کە کتێبخانەیەک بێت تەنها بۆ ئەوەی بێن و ئەو کتێبانی کە دایانەوێ دەستیان بکە خوێنەران، بەڵکو پرۆژەیەک بوو لە چوارچێوەی کردنەوەی سیمنار و وەرکشۆپی جیاواز و گرنگیدان بە بەرەو پێشبردننی بواری معریفە، بوارەکانی معریفەوە با بڵێن دروستکردنی گروپ بۆ خوێندنەوە لەم چوارچێوەیانە بوو. زیاتر ناوی ژیناش هەر لە شۆڕشی ژنجیان ئازادی لە ڕۆژهەڵاتی کوردستان کە بە شۆڕشی ژینا ناسرا هەر لەو مودایە بوو کە ئێمەش بڕیارمان نا کتێبخانەکە بە ناوی کتێبخانەی ژیناوە بەناو بکەین. هەر هەڵبژاردننی ناوەکە بە خۆی جۆرێک چوونە ناو خەڵکی فراوانتر و خێراتر کرد. کتێبخانەکە زۆر بەزوویی لە ناو گەنجانە و لە ناو چینەکانی تریشە با بڵێن باوەشی بۆ کرایەوە و زووتر بەدەمیەوە هاتن. لە دەرەنجامی ئەوەی کە ناویشی شۆڕشی ژینا بوو دووبارە
کۆس ناوی ژینا بوو بە ناوی شۆڕشی ژیناوە دووبارە کۆسپی جیاواز هاتە بەردەمیەوە و کاتە بە هۆکاری جیاواز بڕیارمان ناکە دای بخەین کتێبخانەکە ماوەیە کارکردنی من لە کتێبخانە وەستاوە هەر لەو مەودایە بڕیارم ماکە بێمە ناو کارێکەوە کە هیچ نەبێت دابڕان نەبێت لەو کاری کە من چەندین ساڵە خەریکیم کە پەیوەستە بە خوێندنەوە و لێکۆڵینەوە بۆی بواری ڕۆژنامەوانیم هەڵبژاروە کاتمە ناو بواری ڕۆژنامەوانیش ڕابردووی خۆم و کتێبخانم لەبیر نەکردبوو تاوەی دەرفەتێک لە ماوەی ساڵی ڕابردووە دروست بوو و لەو دەرفەتەیە کۆمەڵێک کتێبخانە هاتین و شوێنێکمان بە ناوی شاری کتێب کردەوە هەریەک لێرە خاوەنی دوکانی خۆیەتی و کتێبفرۆشی خۆیەتی ئەو کتێبانەی کە لە دەستگاکەی خۆی یان هەندێک کتێبی تر کە هەڵێ بژێرە لە دەستگاکانی تر دەیهێنێت و لێرە کتێبەکانی ئەفرۆشێ بەڵام پرۆژەکە پرۆژەیەکی پێکەوەیە و ئێمە هەمومان بەیەکەوە بڕیارەین لێرە چی بکرێت چی نەکرێ ئەم ناوەندەش بە هەمان شێوە قەرار نییە ناوەندێکی بەتەنیا فرۆشتنیان دەستکەوتنی کتێبێک بێ بەڵکو ئەمانەوێ بنگەیەکی ڕۆشنگەری بێ و گەنجان بتوانن لێرە و چالاکیانەی کە یانەوێ بیکەن و خۆشمان بەشدار بین لەوەی کە کۆمەڵێ چالاکی گرنگ دەربارەی بڵاوکردنەوەی هۆشیاری لە بوارە جیاوازەکان و چالاکی جۆراجۆر بۆ گەنجان ئەنجام بدەین و تا ئێستاش هەندێکمان ئەنجام داوە کارکردن لە بواری کتێبە بۆ من بەتەنیا چێژ نییە بەڵکو بەستنەوەی دنیای خۆمە بە دنیای کێشەکانی خەڵکەوە چۆن لە کێشەکانی خەڵک تێگەین لە ڕاستیە لە ڕێگەی هۆشیاری بوون بەوەی کە لە گوزەرانی خەڵکە لە لایەنی ئابووری خەڵک لایەنی سیاسی خەڵک هەم لە ڕابردوو هەم لە ئێستا لە مێژووی خۆمان و لە مێژووی جیهانە دەورەدراوە من هەوڵم ماوە تەنانەت کاریگەریە جیهانیەکان هیچ بە مێژووی کوردستان و داگیرکاریانەی کە لەسەری بۆ هەروەها پرسەکانی ژن ببەسمەوە و بتوانم بنکۆڵیەوە بکەم کە بنچینەی ئەو داگیرکاریە و بنچینەی ئەو ڕەگە پیا و سالاریەی کە لە کۆمەڵگەی کوردیا هەیە تا ئێستاەوە لە جیهانە بەگشتی هەیە ڕەنگە کێشەکان لە جیهانە بە بۆنەی کۆمەڵی سیستەمی ترەوە ئەوەندە زەق نەبن لە سیستەمی پیا و سالاریە بەڵام دوجار ئەوەی کە هەیە یەک جۆر بیرکردنەوەیە کە لە ڕاستیە تا نەتوانین و جۆر بیرکردنەوەیە بگۆڕین ناتوانین بە هیچ یاسایەک پێش ڕێ بگرین لەو پێشێلکاریانی کە بەرامبەر بە ژنان بەرامبەر بە گەلی چەساوە بەرامبەر بە گەنجانەکرێ بۆیە من خوێندنەوەکانم لەو بوارانە بووە کە بتوانم بنکۆڵ ئێمانە بکەم یەکێک لەو بوارانەش بواری خۆما کە پسپۆڕی بایۆلۆجی بوو و من هەوڵم مالەوە لە مێژووی مرۆڤ تێبگەم لەگەڵەوەشا یەکێک لە بوارەکانی تر کە زۆر گرنگیم پێیا بواری دەروونناسیە لە کتێبخانەکەشا هەر زیاتر گرنگی بەهێنانی ئەو کتێبانەیەم کە لەسەر ئەم پرسانە کە لە ڕاستیە ڕوبەڕووبوونەوەی پێشێلکاریەکانە کە دژی مرۆڤایەتی ئیتر بە هەر جۆرێک ئەنجام بدرێ بۆیە هەڵبژارنی کتێبەکانیش تقریبان هەر لەو چوارچێوەیە ڕەنگە هەندێک جا کتێبی تریش لە ئاستی چاوەڕوانی ویستەکانی خەڵکا بهێنین بەڵام بەگشتی هەر لەو چوارچێوەیە ئەوەی کە تا ئێستا کارم لەسەر کردووە هێنانی ئەو کتێبانە بووە بە زۆری بەشێک لەو کتێبانەی کە لەسەر ئەو پرسانە کارەکە کە پەیوەستن بە ژنان و پێشێلکاریانەی بەرامبەر بە ژنانەکرێ بەڵام ئەوە دادی ئەو بە دوواداچوونەی منی نایە لە ڕاستیاویستەکانی منی پڕ نەکردەوە بۆیە من ماوەی 2 ساڵە زۆر بە چڕوپڕی لەسەر دەروونناسی ئەخوێنمەوە وەکو خوێندنەوە پێشووتریش هەم بووە بەڵام خوێندنەوەیەکی چڕوپڕ و ئەکادیمی کە من بتوانم لەو کێشە سەرەکیانە تێبگەم کە بۆچی مرۆڤ بەگشتی ئەم پێشێلکاریانە ئەنجامەیە ڕاستە کە ئەمە دەرەنجامی داگیرکاری هزری پیا و سالاری سیستمی سەرمایەداری یا هەر جۆرە سیستم و بەڕێوەبردنێکی تر بێ لە مێژووە بەڵام دوجار ئێمە لە دەروون پێکهاتوین لەو پێکات و پرۆفایلە دەرونیی کە لە قۆناغێکی پەروەردەیی بەو ژینگەی کە دەورە و دراوین هاتووە و ئەمەش کۆمەڵێک ڕەفتارمان تیا دروستەکە کە ڕەفتارەکانمان ڕەفتاری هاوشێوەن لەگەڵ
مرۆڤەکانی ترا ژنانی ترا بۆ نمونە من وەکو ژنێک زۆرینی ڕەفتارەکانم ڕەنگە هەندێک جیاوازیم لەگەڵ ژنانی ترا هەبێ بەڵام بەگشتی ڕەفتارەکانمان هەستەکانمان هەست و ڕەفتاری هاوشێوەن هەر بۆی شەتوانین لەسەر پرسەکان کار بکەین بۆیە من هاتم بە دوای ئەم ڕەگوبنچینەیە گەڕام و هەندێک لەو تیۆریانەی کە دەروونناسان پێشکەشیان کردبوو بۆ ڕوونکردنەوەی ڕەفتاری مرۆڤان زۆر مرۆڤەکان زۆر بە وردی کارم لەسەر کرد یەکێک لەو تیۆریانە کە سەرنجی من و کۆمەڵێک هاوڕێم کە لە ڕاستیە یەکێک لە هاوڕێکانی ترم بوو کە ئەم تیۆری بە من ناسان کە خۆی دەروونناسێک بوو بەڵام ئەو تیۆریە منی لەگەڵ خۆی برد و ئیتر لەو قۆناغەیە هەستم کرد کە پێویستەکە شتێکی تر بکەین من لەگەڵ کۆمەڵێک هاوڕێم کارمان لەسەرم پرسە کرد ئەویش تیۆری سکیما یان تارماییەکانی جێفری یۆنگ بوو کە خۆی بۆ چارەسەرکردنی دوودانە لە ڕێشەی ترین نەخۆشیە دەرونیەکان ئەم تیۆریی داناوەویش نارسیزم کەسایەتی توند خۆپەرست واتە خۆپەرستێکی توندی تێدایە کە چاوی ئەوانی تر نابینێ و هاوسۆزی بۆیان نییە لەگەڵ یەکێک لە نەخۆشیەکانی تر کە بۆردەرلاینە بۆردەرلاین ئەکرێ بەمانە دەروون پزیشکەکەی یەکێکی تر پێناسەی بکە بەڵام ئەم کەسانە خەمۆکێکی تند و قوڵیان لەگەڵایە و هاوکات جەمسەرگیریەکی توندیشیان هەیە کە لەم جەمسەر و لەم میزاجەوە بۆ میزاجێکی ترن ئێمە لە ئەفسانە و چیرۆکەکانە کە دوو کەسێتیمان بیستووە بۆردەرلاینیش تقریبەن ئەم دوو کەسێتیەتیا هەیە کە بەپێی میزاجەکانی ئەگۆڕەیە کرێ یادەوەری ئەم کەسایەتیەشی لەگەڵ کەسایەتێکی ترا فەرقیە بێ ئەم بابەتە بۆ من زۆر سەرنج ڕاکێش بوو لەبەرەوە من کارم لەسەر کرد ڕاستی لەگەڵ کۆمەڵێک هاوڕێترما هاوڕێ یەکێک لە هاوڕەکانم زۆر بە چڕ و پڕی کاری لەسەر کرد و لە دوای ئەوەی کە ئەو کارانەی لەسەر کرد من هاتم تۆزێک زیاتر و بەورتر بەپێی بە چاوێکی ژنانەوە ویستم کاری لەسەر بکەم و لە ئێستاشدا بۆ ڕوونکردنەوەی هەشدە سکیماکەی یۆنگ ڕێگە چارەسەریەکانی و ئەو کاریگەریانەی کە ئەم سکیمانەیان با بڵێم ئەو پرۆفایلە دەرونیە و ئەو ڕەفتارە هاوبەشانی نێوان ئێمەی مرۆڤ کە ئێمە ناومان ناوە تارماییان جێفری یۆنگ ناوی ناوە سکیماکان چۆن کاریگەریە بێ لەسەر ڕەفتاری پیشەییمان لەسەر ژینگەی کۆمەڵایەتیمان لەسەر پەیوەندی سۆزداریمان لەسەر لایەنی ئابووری دەسەڵات و سیاست هەمووەمانە لە کۆمەڵێک تەوەرا کۆم کردوتەوە لە ئێسەیە لەگەڵ یەکێک لە هاوڕەکانم کاری لەسەرەکەین و ڕەنگە لە داهاتوە بێتە بەرهەمێک کەس نازانێ بەڵام من لە ئێسەیە کاری لەسەرەکەم گرنگیدانم بەم پرسانە لە ڕاستیە لە یەک چوارچێوەیە من هەرە گەڕامەموت بۆچی ژنکوژی ئەوەندە قوڵە کە ئێمە ناتوانین بەم هەموو کارکردنە بەم هەموو ڕێکخراوەی ژنان بەم هەموو هەوڵا کە ساڵانە لە ڕێگەی جیاوازەوە چالاکوانان ئینێن هێشتا نەمانتوانیەوە هێشتا ئەو هەواڵانە بنبڕ نابن کە ئێمە ڕۆژانە گوێمان لە کوشتنی ژنانە بێ بەداخەوە لە کاری ڕۆژنامەوانیشا زووتر بەرگوێتەکەوە ئەزانی لە کوێ ڕووداوەکە ڕوویاوە و چۆن ڕوویداوە بۆیە یەکێک لەو لایەنانەی کە من کاری لەسەرەکەم ئەوەیە کە بکوژێک یان ئەوەی کە ژنە کوژێ بۆچی ژنە کوژێ بۆچی ئێوێ ژنێک کۆنتترۆل بکە بۆ کە لە کۆنتترۆلی دەرەچێ ئێوێ بیکوژێ و ئەم پرسە یەکێک بوو لەو پرسانەی کە زۆر گرنگیم پێەیە دومیشان بۆچی ئێمە وەکو میلەتی کورد بەگشتی بۆ هەموو داگیرکاریە لە هەر چوار پارچەی کوردستان تێپەڕین ئایا ئەمە بۆمان بڕاوەتەوە یاخود نەخێر مەسەلە بۆ بڕانەوە نیە بەڵکو و بارودۆخە سیاسیە کە تۆ تێککەوتووی وە سیاسەتی کەسێک کە سیاسەتمەدارێکی هەژمونگەرایەوە لە چوارچێوەی دەوڵەتێکە ئەو سیاسەتە بەسەر گەلی ستەم لێکرا و گەلانێک کە توانای خۆپاراستن یان یەیتر لە هەر ڕوویەکەوە بێ ئەسەپێنێ و لە خاک و ئاو و نیشتیمانی ئەوانە خوات و هێز و دەسەڵاتی خۆی بەهێزەکە چۆن بەرەنگاری ببینەوە بۆیە لەو ڕوانگەیەشەوە هەردووبارە گەڕامەوە بۆ لایەنە دەرونیەکەی و کاری زۆرم لەسەر کرد بە قەنەعەتم ئێستا کاتێک کە گوێ لە سیاسەتمەدارێکە گرم ئەتوانم بیناسمەوە کە
ئەم سیاسەتمەدارە چۆن بیرەکاتەوە لەو ڕوانەوە نەک لە هەموو ڕوویەکەوە. ئەمانە ڕیشەی کۆمەڵێک لە کێشەکانی ئێمن و یەکێک لەو تیۆریانەی کە ساڵانی ڕابردوو تەرحەکراوە بوو کە یانوت مرۆڤ هەڵگری جینەکانی باوانێتی بۆیە زۆرینەی ڕەفتارەکانی چێتە سەر باوانی. ئەمە بۆ من خۆیجێی پرس بوو چکە ئێمە هەمیشە بیستمانە منداڵ وەکو خامێک دێتە سەرزەوی و هیچ تاوانێکی نییە و ئەوە ژینگەی دەوروبەرێتی کە وای لێکات تاوانبار بێ و چکە چۆن کەسایەتێکی لێ دروستەکە. بەڵام ئەم تیۆریە جۆرێک بوو لە تاوانبارکردنی مرۆڤ هەر لەو ڕۆژەی کە دێتە بوون. بۆیە من هەوڵ ینی ئەو پرسە زۆر سەرنجی ڕاکێشام هەر لەو چوارچێوەیەشە لەسەر ئەم سێ پرسە بوو کە ئەمەوێ ئەو کارە بکەم کە ئەویش کۆکردنەوەی وناساندنی ئەو تارماییانەیە و لەگەڵ پرسیارنامەیەکی 232 پرسیاری کە جێفری یۆنگ ئامادەی کردبوو تا ئێستا بە زمانی کوردی نییە و لەو 232 پرسیارەیە تقریبەن هەر کەسێک بیەوێ ئەتوانێ با بڵێن چۆن بڵێم ڕەفتارەکانی خۆی بناسێ و هۆکاری کێشەکانی خۆی بناسێ لەگەڵ ئەو یادەوەریەی کە هەیەی لێکدانەوەی بۆ بکە. ئەمە بۆ من زۆر سەرنجڕاکێش بوو. زۆرینەی جار بەرەو کەسانە کەوتم کەیان و ئێمە چەندین دکتۆری دەرونیمان کردووە بەڵام کێشە سەرەکیەکەی پێنەوتوی ئیتر دەرمانی یاونەتێ چوزانم وەرزشی پێکردوون کۆمەڵێ چارەسەری تر. من دژی زانستی پزیشکی نیم یان پزیشکی دەرونی بەڵام پێم وایە یەکێک لە ڕێگە چارەسەریە قوڵەکان کە مرۆڤ خۆی لەگەڵ خۆیان ئەتوانێ بەکاری بێنێ پرۆسی خۆناسینە ئیتر لە هەر ڕێگەیەکەوە بێ لە ڕاستیە لە هەر ڕێگەیەکەوە بێ کێشەی نییە. یەکێک لەو ڕێگانە ڕێگای ناسینی دەرونی خۆت ڕەفتارەکانی خۆت بوو سەرچاوی ئەم ڕەفتارانێ. بۆیە منیش ڕێگەیەکم گرتە بەر بۆ ئەوەی لەو پرۆسەیە بتوانم هاوکاری ژنانی دەوروبەرم و گەنجانی دەوروبەرم کە بەدەست کێشەی هاوبەشەوە ناڵێنن توانم بەشێک بم لەو چارەسەریە ئیتر نازانم ئەتوانم یانە. ئەمڕۆ ڕۆژی جیهانی کتێبە و ساڵانە لەم ڕۆژەیە چالاکی جۆرا و جۆر لەلایەن دەستگاکانی ڕاگەیاندن و چالاکوانان و کتێبخانەکان ئەنجامە درێ ڕەنگە بە بڵاوکردنەوەی کتێب ئێسایترەگەر قۆناغەکە چوزانم قۆناغێکی سیاسی گونجاو بێ و باردۆخی ئەمنی گونجاو بێکردنەوەی پێشانگای جۆرا و جۆر ساڵانەم چالاکیانەمان بینیوە. من لەم ڕۆژەیە بە گرنگی زانم تەنیا ئەوە باس بکەم کە ژنان لە خوێندنەوە هەرچەند کە بەڕاستی ڕێژەیەکی بەرچاوی ژنان ڕۆژانە سەردانی کتێبخانەکانەکەن و ئەخوێندنەوە بەڵام ئەوەی کە گرنگە بۆ ئەزمونە تاکە کەسی کە پیایە هاتووم و ئەزمموی و کەسانی کە توانیویانە لەگەڵ منە هاوبەشی پێ بکەن ئەوە بڵێم کە ژنان پێویستە خۆیان لە چەقبەستویی لە هەر ئەگەرێکی خوێندنەوەیە لا بدەن و یەکەم شت کە بۆ ژنێک گرنگ بێەوەیە کە لە ڕاستیە کارێک کا خوێندنەوەیەک کا بابەتێک هەڵبژێرێ بۆ خوێندنەوە کە لە باوەڕە بنچینەیەکانی بدا. ئێستا من نەک بۆ ئەوەی کە ئێمە بنچینەی کللتور ببەزێنین یاخود نازانم هەر سنوورێکی کۆمەڵایەتی هەیە بیبەزێنین نەخێر لەبەرەوەنە بەڵام لەبەرەوەی ئەوەندە باوەڕمان بەوە نەبێکە ئەو شتێکی ئێمە یزانین تاکە ڕاستیە و ئەوەی کە لە لای ئەوانی ترە هەڵەیەوە ئێمە ڕەتیانەکەینەوە کاتێککە کللتوری یەکتر قوبولکردن ئێستا لە نێوان ژنان نابێیان لە نێوان مرۆڤەکان بەگشتی بێ دروست ببێ و ئێمە ئەو باوەڕی کە لە لامانە بە تاکە باوەڕ بە تاکە ڕاستی نەبینین لەو چەقبەستویە دەربین ئەمە یەکێکە لە ڕێگاکانی وشیاربوونەوە و لە ڕێگەکانی لابردنیەوەی کە ئێمە پیرۆزین بەڕاستی و ئێمە سنتەری گردردونین ئەبێ ئەو بیرکردنەوەیە لا بچێ و ئێمە بزانین هەستەکانمان بیرکردنەوەکانمان و کارەکانمان هاوبەشن لەگەڵ خەڵکی تراوە تاکە ئامانج لە ڕاستیە لەم گردردوناوەیە کە ئێمە بتوانین بە شێوەیەکی ئارام پێکەوە بژین و چۆن بتوانین ژیان بۆ نەوەکانی دوای خۆمان و ئێمە وەکو ژن بۆژ ئەو ژنانەی دوای ئێمە لە هەر بوارێک لەم بوارانە دەست پێکەن ئاسان کار بکەین. کاتێک ئێمە ئامانجەکەمان بووە ئامانجێکی لەم شێوازە مرۆڤانە بە خوێندنەوەیەکی قوڵ لەسەر پرسەکانی ژنان بێ مناڵان بێ و مێژووی گەلەکەی خۆمان بێ
وا بڕواکەم کە بتوانین زۆرێک لە کێشەکان چارەسەر بکەین وەکو کتێبخانەکەی خۆم لەگەڵ هاوکاری ئەو کەسانەی کە لەگەڵ من لە بەڕێوەبردننیەم کتێبخانەیە هاوکار بوون و لە داهاتووشە هاوکارە بن پێم وایە پرۆژەکانمان هەر لە چوارچێوەیەی خزمەتکردن بە گەنجان و هۆشیارکردنەوەی گەنجانی تر بە هەڵبژاردننی ئەو کتێبانەی کە لەم چوارچێوەیە بە هەڵبژاردننی و بڵاوکراوەی کە لەم چوارچێوەیە و سوۆسیال میدیاش وەکو ڕێگەیەکی کاریگەر کە لە ئێسایا بەڕاستی لە هەر ماڵێکا بێ بڕگە و بابەتی جیاوازی پەیوەست بە کتێب بڵاوەکەینەوە هەر یەکێک لەم ڕێگانە ئەکرێ ئەگەرێک بن بۆەوەی کە ئێمە بتوانین زیاتر ئەو زانینەی کە لە لای ئێمەیە بەو هۆکارێک کە توانیمانە ئەم هەموو سەرچاوی معریفەیەمان لابێ بە ئاسانترین ڕێگا بگەێنینە دەستی ئەوانەشی کە ڕەنگە نەیانتوانی بێ لە ماڵەکەیانە کتێبخانەیەکی فراوانیان هەبێ بەڵام ئەکرێ زانیاری یان دەریچەیەکیان بینێ بۆی بە دوای و بابەتانیان بچن.